کەریم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەم شەو دەپرسین ئایا منداڵ هەتا تەمەنی چەند ساڵی تووشی ئەم ڤایرەسە دەبێ یان بە شێوەیەکی تر ئایا منداڵ بە گشتی تووشی ڤایرەسی کۆرۆنای نوێ دەبێ و ئەگەر هاتوو توش بوو چۆن لی بەدەردەکەوێ. لە هەمان کاتا دەپرسین ئایا ئێستا منداڵەکانمان دەتوانن بڕۆنەوە قوتابخانەکان و وانەکانیان وەکو پێشوو بە شێوەیەکی ئاسایی بخوێنین. سیستمی بەرگری منداڵ چۆن ئیش دەکا و ئەگەر هاتوو هەر کاتێک لایەنی پەیوەندیدار بیر لەوە بکاتەوە کە قوتابخانەکان جارێکی تر بکرێنەوە و قوتابیان بڕۆنەوە و زانکۆکان وانەکانی تێدا بخوێندرێ تا چەند جیاوازی هەیە لەگەڵ ئاسایی بوونەوەی ژیان و کردنەوەی هەموو ئەو شوێنانەی کە قەرەباڵغی تێدا دروست دەبن. هەموو ئەم پرسیارانە وەڵام دەدەینەوە. لە هەمان کاتیشە دکتۆر جەگەر لە ئەمریکاوە لەگەڵمانە بێ و ئەویش زانیاری لەسەر شێوازی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆرۆنا لە نێو منداڵان بۆ ئێمەشی دەکاتەوە. بەڵام با سەرەتا بزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان 362 کەسی دیکە تووشی کۆرۆنا بوون، بەڵام ڕۆژ بە ڕۆژی ژمارەی چاکبووانی کۆرۆنا زیاتر دەبێت. وەزارەتی تەندروستیش داوا لە چاکبووانی کۆرۆنا دەکات پلازما ببەخشن. وەزارەتی تەندروستی عێراق هۆشداری لە شەپۆلێکی نوێی کۆرۆنا لە وەرزی پاییز دەدات. بڕیارە مانجی داهاتوو لە ئیتالیا دەرگای قوتابخانەکان بکرێنەوە و لە ئەڵمانیاش دژی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنای نوێ خۆپیشاندان بەڕێوە چوو داوای پێداچوونەوە بە ڕێکارەکان دەکرێت. 362 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنای نوێ بوون و 25 کەسیش بە ڤایرەسەکە بەداخەوە جانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری نوێی توشبووان و گیان لەدەستدان و چاکبوونەوەی ڤایرەسی کۆرۆنای بڵاو کردەوە و ئاشکرای کرد کە لە 24 کاتژمێری ڕابردوودا ڕاستە 362 کەسی تر تووشی ڤایرەسەکە بوون و 25 کەسیش گیانیان لەدەستداوە، بەڵام بەپێی ڕاگەاندراوەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لەماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 41 هاوڵاتی کوارانتین کراون. پشکنین بۆ 4235 کەس کراوە و لەو ژمارەیەش 362 کەس توش بوون. ئەوە لە کاتێکدا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە هاوڵاتیان دەکات ڕێوشوێنەکانی خۆپارێزی لە کۆرۆنا بگرنەبەر. داوا لە چاکبووانیش دەکات چونکە ئەمڕۆ ژمارەی چاکبووان زیاتر بوو لەوانەی کە توش بوون بە ڕێژەی ئەوەی کە 200 کەس زیاتر چاک بووبەوە لەوانەی کە توش بوون. بۆ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وەزارەتی تەندروستیەوە داوا لە هاوڵاتیان دەکات کە پلازما ببەخشن. وەزارەتی تەندروستی عێراقیش هۆشداری لە شەپۆلێکی نوێی کۆرۆنای نوێ دەدات. ڕیاز حەڵفی و بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند ڕێژەی گیان لەدەستدان بە کۆرۆنا لە عێراق بۆ لە سەدا 3 کەم بووەتەوە، بەڵام ناتوانین بەسەر ڤایرەسەکە سەرکەوتوو بین تەنها ئەگەر هاتوو ڤاکسینێک یاخود بەرگری گشتی دروست بێت. حەلفی هۆشداریدا لە شەپۆلێکی نوێی کۆرۆنای نوێ بەهۆی گۆڕانی وەرز لە عێراق ئاماژەی بەوەشداوە شکست پێهێنانی کۆرۆنای نوێ پێویستە بە هاوڵاتیانەوە کە تا چەند پابەندی ڕێکارەکانی تەندروستی دەبن. ئەمە گرنگترین دوو هەواڵ بوو کە ویستمان زانیاریەک و ئەپدەیتێک بین بێەوە، بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە گرنگی پێ دەدەین تەندروستی مناڵەکانمانە، تەندروستی نەوەی ئایندەن، تەندروستی ئەو کەسانن کە ئێمە داهاتوومان لەسەر ئەوان بنیاد دەنین. ئایا ئەوانیش تووشی کۆرۆنا دەبن؟ چونکە قسە هەیە و لە سەرەتاشەوە هەروەش هاتووە کاتێک کە دوو خێزان بەرامبەر یەکتری یان تەلەفۆنێک بۆ یەکتری دەکەن یان لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیەوە باز لەوە دەکەن دەڵێ وەڵا ئێمە فڵانمان توش بوو، بەڵام لەخوا بەزیابێ هاوسەرەکەی مناڵەکانی یان خێزانەکەی مناڵەکەی بەم شێوەیە باشتر بوو. لە کاتی قسەکردنەکەیان ئەوە دەردەکەوێت دەی گوێمێری ئەلحەمدولیلا خۆشکور منداڵ توش نابن. بابزانین یەکەم نقطە ئەوە ڕاستە. دووەم ئەلحەمدولیلا مناڵەکانمان نایگواستنەوەی چێکە با بچنە کۆڵانەکان یاری بکەن لەگەڵ منداڵەکانی تر تێکەڵاو بن کێشە نییە. بابزانین ئەم قسەیەش ڕاستە. سێم ئێستا ڕێیەکە بۆ بە دوو بەشەوە، بەشێک دەڵێ نەخێر با دەرگا مەکتەبەکان بکرێتەوە، بەشێکی ژەڵێ نەخێر ڕێگای ئۆنلاین و بەکارهێنانی ئەو سیستمی کە لە کۆتایی وەرزی خوێندنی ئەم ساڵ جێبەجێکرا با بە هەمان شێوە بێ. هەموو ئەم قسانە هەیە و دڵنیاشم کە ئێوە گوێتان لێ بۆ، بەڵام ئەوەی کە گرنگە
لە ڕۆ زانستیەکەیەوە بزانین لە ڕووی زانستیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پزیشکیەوە تا ئێستا تازەترین زانیاری لەسەر ئەو بابەتانە چییە؟ دووارە سڵاوتان لێبێت دکتۆر شێروان دکتۆر هەڤاڵ. بابەتەکە بابەتێکی گرنگە پێم وابێ، خەڵکانێکی زۆر لەسەر ئەو بابەتە پرسیار دەکەن. باسی قوتابخانە دەکەین، وانە بزانین ئایا قوتابخانە بکرێتەوە باشترە لە ڕووی تەندروستیەوە باشە، ئایا زیان دەگەێنین. ئێستا لە موێنەی کە دەیبینین پۆلێک پیشاندراوە دکتۆر هەڤاڵ بۆ تۆم دیسان ئیزعاجەوە نییە ئاوردانەوە بەس یەک تۆست تەماشای بکەی پۆلێک ئەم پۆلە وەکو دەبینین چەند قوتابیش تێدایە بێگومان ئەمە شتێکی ینی بڵین شیکاری و زۆر نمونەیە چکە ئێمە ناتوانین هیچ قوتابخانەیەک یان هیچ پۆلێک بۆ شێوازە ینی ئەوەندە قوتابی تێدا بێگومان زیاترە، بەڵام ئەوەی کە بیرۆکەکەی لێوەیە سۆشیال دیستانسینگ کراوە، ینی کورسیەک ناکورسیە قوتابیەکاندانی پرسیاری یەکەم لەوەیە. دکتۆر شێروان ئایا سیستمی بەرگری منداڵ یان ئایا با شێوازێکی تر بڵین ئایا منداڵ تووشی کۆرۆنا دەبێت؟ بەڵێ هەتە شتێکی ئاسانکەن لۆ بینەران یەک بەڵێ منداڵ توش دەبیتن، دوو ئەلحەمدوللا وەکو بڵێ خۆشبەختانە کەم جار منداڵمان دیتیەکەوە لە جیهانیش کە بە کۆرۆنا با بڵێن زۆر بە توندی بگریتن و ڕێژەی مردن زۆر زۆر نزیکە لە سفر، زۆر زۆر نزیکە لە سفر. بەڵام ئەو قسانەی تازە کردم کە منداڵک با بڵێن نامریتن و بەرگری باشە و تووشی ئەوەی نابی، بەداخەوە هەندێک حاڵە تێگەیشتن هەیە لەو بابەتەی لەو ڕستانە کە باسم کردەویش ئەوەیە درێ دەیدەی وەکو بە خۆشت باس کرد و ئاماژە پێدا منداڵەکە پارێزراوە. ئەوەی کە توێژینەوەکان باز دەکەن باسی ئەوەی دەکەن منداڵ زیاتر ڤایرس دۆدی هەیە، زیاتر ڤایرسی هەڵگرتیە کە چەند نمونەیان وەرگ لە چەند وڵاتە چی برێن با بزانین چەند ڤایرۆس لە قورگ و لوت و لەو شوێنانیان هەیە کە شوێنی هەڵگرتنی ڤایرۆسەکان دیتیان ئیوان لە ئیگەورەکان زیاترە. واتە ئەگەر منداڵ تووشیش نەبی ئەوە لەلایەشتر باشترین ئامرازی گواستنەوەی نەخۆشیەکەیە و زۆر جاریش کە زۆر عائیلە هێدرێ نازانم چۆن توش بووم ئەگەر هەندێک شیکردنەوە لەگە عائیلەکە قسە بکە دەبینی منداڵەکە لەو ماڵی سویتە ئەو ماڵی دەرێ مەسەر ماڵی بابە گەورەی جیرانیتی ماڵی خاڵی جیرانیتی منداڵەکە بووتە هۆکاری گواستنەوەی نەخۆشیەکەی. بۆیە ئەگەر منداڵەکان خۆشیان پارێزراو بن دەبنە هۆکاری گواستنەوەی ئەوەش یەک لە شتانی کەمە لێ دەترسێت. زۆر باشە ئەمە ینی ئێستا ئێمە گەیشتینەوە بەڵێ منداڵ تووشە بێ با لێرە بوەستین لە مەسەلەی گواستنەوەکە دوایە دەینوسەری بەس من حەزم لێ پرسیار لە دکتۆر هەڤاڵەکەم. دکتۆر هەڤاڵ لە ماوەی ئەو فترەی کە تۆ لە نەخۆشخانەکانی کۆرۆنایا بووی هیچ شتێک سەرنجی ڕاکێشاوی دەربارەی منداڵانم دەزانم حاڵەت هەبووە بە تایبەتی لە سەرەتاشەوە کە خێزانێک بە تەواتی ئەهێنرایان نەخۆشخانەکان منداڵیشیان لەگەڵا بووە تا چەند ڕێژەی توشبوون هەبوو لە بینی مناڵەکان و ریسپۆنسیان واتە وەڵامدانەوەیان بەرامبەر چارەسەرەکان و شێوازەکانی چارەسەرکاری چۆن بوو؟ بڵێ لە بەخۆی بەپێی لێکۆڵ جیهانیەکان ئەو ڕێژەیەک ئەدایتیان تقریبا 9 لە 100 ڕێژەی توشبوون لە منداڵانە یعنی لە 100 کەسی 9 لە بەدەی منداڵە. ئەو ڕێژەیە هەرچەندە دیسان دەڵێن بە داتای تەوامان نەبوو ڕاستی لە کوردستان کەم کوڕیمان هەبوو لەوێ بەڵام بە حکمی ئەو ماوەی کە لەناو خەستەخانەکان بووینە لەگەڵ هاوکاران سەرەتا لە بیداتی دەستپێکردنی لە نەخۆشخانەی پێشمەرگ و دواتر لە ئیماراتی کە ئەو کات منداڵیش داخل دەکرا بەڵام ئێستا داخل ناکرێتن نسبەکە تقریبا هەمان نسبەیە ئەو نسبەی 100 جیهانیە هەمان نسبەیە بەڵام هەموو ئەوانەی کە داخل دەکران یان نیشانیان نەبوو ئەسڵەن یان نیشانی زۆر سوچیان هەبوو ینی یان ئەو تایەکی خەفیف یان هەندێکیان یەک بگوانێت تۆزێک سەر ئێشە ئەوانی تۆزێک گەیشتمە 10 ساڵ یا ساڵ لەوانە ئەگەرنا بە زۆربەی هەر زۆران نیشانیان نەبوو بەنسبەتی عیلاج ئەو کاتی پرۆتۆکۆل ینی ئەو ئێستاش پرۆتۆکۆڵ هەیە لەسەری دەڕۆین بەڵام ئێستاش بەبیرم دێ هەندێک لە عیلەکان ڕازی نەبوون منداڵەکانی عیلاج وەربگرن حتا پارەسوور شڕوبش ڕازی نەبوون وەربگرن بەبێ عیلاج چابوونەوە زۆربیان دەگەیشتە 10 ڕۆژ تا 12 ڕۆژ هیچ ینی تێستەکانیشان نێگەتیڤ دەرەچوو لە 10 ڕۆژ تا 12 ڕۆژ بەبێ عیلاج چا دەبوونەوە ئەوەی کە عیلاجی وەردەگرت علاجەکە تەنها وەکو ئەوەی کە نیشانەکانی ئەگەر تای هەبە ئەگەر ئازارێکی خەفی هەبە لە ئەوی تۆزێک سوکتری بکەین بەڕاستی علاجەکە هەر ئەو بودەماندا ئەگەنا پێویست بە علاجتر نەدەکرد بەرەوە لە ماوەی سەرەتا ئەوەی کە تۆ باسی لێ
بەڵێ هەتا جەژنی ڕەمەزانیش تقریبان تا ئەو کاتی کە دواتر وەجبەی دووەم دەست پێ کرد و ژمارەکە زیاتر یانتر بوو بەڵام ئێستا بە هیچ نەوعاگ لە هیچ نەخۆشخانەیەک لە شاری هەولێر باز دەکەم تەنانەت یەک منداڵیش نابینی داخل بکرێت منداڵ نیە بە هیچ نەوەیەکی ئەگەر هەشیبی لە ماڵی نیشانی سوکە نیشانی باشە منداڵ نەبوون لە ناو نەخۆشخانە ینی کە لێ نەگەڕێ منداڵێک بێتە ناو نەخۆشخانەوە تەنانەت ئەگەر پۆزتیڤیش بێنێت ئەوانەی پۆزتیڤیشن لەبەرەوە نیشانیان ئەسڵن هەرینە یان زۆر سوکە پێویست بە داخل بوون ناکاتن زۆر باشە سەبەب چییە لە ڕووی کارەندام زانیەوە بڵین لە ڕووی زانستیەوە تا ئێستا لێکۆڵینەوەکان چیان دەرخستۆ بۆچی منداڵ لەخوا بە زیاد بێ کە ئەوها پارێزراوترن لە ڕووی نیشانەکانەوە ینی کەمتر نیشانی قورسیان لێبەر دەردەکەوێت و لەخوا بە زیاد بێ منداڵ ناگاتە ئەو حاڵەتەی کە مەترسی لەسەر ژیانی دروست بکە بەڕای تۆ لێکدانەوە زانستیەکە چییە ئەگەر بە شێوازێک بێ کە بینەران و ئێمەش ینی لێی وازح بین سەبەب چییە بەڕای تۆ کاکتۆر بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەی چەندین توێژینەوەی زانستی کرایە کە دەگەڕێ لە دوو وەڵامێک بۆ ئەو پرسیارەی پرسیارێکی ئاسان نیە تاوان ئاسان نییە هەموو پرسیارەکانی تری کۆڕۆنا کە هیچی ئاسان نییە ئەم زۆرم لە دووگانی گەڕایمە لە ڕووی فسیۆلۆژیەوە باسەوەی دەکە ئەوەن منداڵ لە ڕۆژی یەکەمی کە لەدایک دەبکەم بە ڕۆژی سفر حساب دەکەم باو لە ڕۆژی یەکەم دەبین ئەگەر پشکینێک خوێنی ئاسایی بۆ بکەبینی ژمارەی خڕۆکەی خوێنی سپی کە ئیشەکەی ئەوەیە بەرگری جەستەی بکاتن دەبینی ژمارەی یەکجار زۆری هەیە لە زیاتی برنج 7,000 چێبی لەوانەیە 300,000 چێبیتن ئەوە یەک ئەوە لە سەرەتای مانجیەکەم دووەم لە هەمان کاتداگە ئەو منداڵە شیری دایکی بخوا خۆ دژەتەنەکانی دایکی بۆ ڕێگەیەوە بۆ دێت خاستن ڕۆژەکانی یەکەم پاشان توێژینەوەکانی باز لەوەی دەکاتن ئەو ڤایرۆسە هەتا بێتە ناو لەشت پاشان لە ئەندامەکانی دەستت خۆی بگری ڕێگایەکی ببینتەوە وەکو دەرگایەک ئەو ڕسێپتەرەکان پێویستە ژۆرێ ئەوەیە کە باز لە ئەیس2 ڕسێپتەر دەکات دەڵێتن ئەو توێژنەوە باسەوە دەکات ئەوانە لە منداڵان زۆر کەمە ژمارە وەرگرە وەرگەرەکان نیە بۆی ڤایرۆسکە دەگەڕێ هیچ شوێنێکی نابینتەوە بەرگری منداڵەکەش باشە هێرشکردنەکە دەست پێ دەکاتن ڤایرۆسەکەی لە ناو دەباتن و تاو یان ڤایرۆسەکە لە ناو قورگ و ئەوانی دەمنێتەوە ئەو منداڵێتە هۆکاری گواستنەوەی لە بۆ ئەوە کچکە لە توێژینەوەی چکە لە چەند توێژینەوە چکە باس لەوەی دەکاتم بۆچی نیشانەکان هەروکوی کاک دکتۆر باسی کرد سووکە خۆی ئەو کەسانی کە تووشی هەوکردنی تون دەبن و لە سیەکانیان و تووشی کەمبوونەوەی ڕێژەی ئۆکسسیزین دەبن و ژیانی دەکەوتە مەترسی لە گەورەکان ئەوە لە منداڵان ڕوونادە لەبەر ئەوەی ئەو گەردەلولی سایتۆکاینەکان لە منداڵان ئەو شتا هەتا ئەو دقیقسەی دەکەم ئەمن بەرچاوم نەکەێت هیچ توێژنەوەک باس بکاتن ئەوەشیان باشە بۆ ینی هێشتا تەواو دروست نەبووە ئەو سیستەمە خۆی ئەو گەردەلولی سایتۆکانەکان ئەو هێرشە زۆر توندەی کە بەداخەوە کۆتایی دێ بە تێکچوونی سیەکان بەشێکی زۆری ئەو شوێنانێک کە ئالوگۆری ئۆکسسیزین و دووەم ئۆکسید کاربۆنی دەکرێتن ئەوە خۆشبەختانە ئەلحەمدوللە وەکو نعمەتە خوای لە منداڵن ئەوە نابێت چونکو لەو حالەتەی ئەوە بەرگریەکەت ئۆڤەرە زیادە ئەن لزومە یەکجار زۆرە نەک زۆرە یەکجار زۆرە بۆیە تووشی ئەوەی دەبی بۆیە دەبینی منداڵ کە ئەبەش دەڵێ منداڵ لە ڕووی پزیشکیەوە لە ڕۆژی یەکەمە تا تەمەنی 13 ساڵی ئەو هۆکارە زانستیان و چەندین هۆکاری وردی کەشکە لەوانەیە بینەرە لێمان تێ نەگەم پێویستناکە باسی بکەین دەڵێتن وەکو شێوەک لە شێوەکان پارێزراوە نەک لە توشبوون توش دەبی بەس پارێزراوە لە توشبوون بە شێوەکی تند بە شێوەکی تێکچوونی سیەکان بەڵام توش دەبی و ڕێژەی چاوبوونەوەی نزیکە لە 100 بەڵام لەبیر نەکەین دووبارە منداڵەکانمان لەوانەیە ببنە هۆکاری گواستنەوە تاوە کەواتە ئەوەی ئێمە ترسمان لێ هەیە منداڵ بڵین ئەوها پێکاتینەوە نیە منداڵ توش دەبێ بەڵێ توش دەبێت منداڵ نیشانەکانی لەوانەیە زۆر کەمتر بیان نیشانی نەبێ ئەوە جیاوازێ گرنگەکەی لە بینی یەکێکی پێگەیشت و منداڵ سێم خاڵ کە دکتۆر شێوان و تاکیدم دکتۆر هەڤاڵیش ئیسرالی لەسەر دەکا ئەبێتە هۆی گواستنەوە یعنی چی دکتۆر هەڤاڵ ینی مەسەلەن دکتۆر شێوان ئەڵێ ئێمە خەڵکێک هەیە توێتی وڵای خۆشم نازەم لەکوێ توش بووم بەس دوای ئەگەر لی بپێچیتەوە لە نەوەکەیەوە توش بووە کە لە جمعەیە لە سەرنا خواردنێکەش چۆتە باوەشیەوە و ماچی کردووە باپیرەتی و ئەویش نەوەیەتی وەنیە ینی کێشەکە لێرە دروست بووە باشە ئەم گواستنەوەی تا چەند ئێوە حستان پێکردو لە ناو نەخۆشەکانی کە داخل بوو ئایا شتێکی واتان هەست پێ کردووە یان مەسەلەن ڕای تۆ چیە بە شکڵی عام لەسەر گواستنەوەی
ڤایرس بەهۆی کائینێکی ناسک و نازدار و خۆشەویستی هەمووانە کەویش منداڵ ڕاست منداڵ ئەوەی کاکتۆر باسی کرد فعلا 100% هەم لە لێکۆڵینەوەکان و هەم لە واقع حالیش ئەوەی دەبینی هەست پێ دەکەین و جگە لەوەش کە ئەو منداڵە هەرگرە هەڵگری بابرین ئەو ڤایرۆسێ لە گەرویان لە کەپوی لە شوێنان دەمێنێتەوە ئەگەر نەسە وەرگرەکە ژۆری نەگری بەڵام نەقل دەکات جگە لەوەش ینی لە بەرەوەی منداڵ بەڕاستی خۆت باس کرد ینی ئەو کاینە خۆشەویستە هەم کەس دەباشی دەکات و ماچی دەکاتن احتیمالی هەیە تەنها منداڵ نییە بێنیشانەبی گەورەکانیش جاری وا هەیە بێنیشانە یان نیشانیان کەمە لەوانەیە ئەو منداڵە کەسێک دایکی باشی یان هەر کەسێکی نزیشی ماچی بکاتن یان لە باشی کردی کۆنتاکتی هەبوو لەگەرەوە لەوانەیە ئەوە ڤایرۆسەکە بەشێک لە ڤایرۆسەکە لەسەر پێسی لە شوێنێکی هەبیت دواتر ئەو منداڵە بێت هۆی گواستنەوەی ڤایرۆسەکە لۆ کەسێک شتێت شەرنێ بەخۆی هەیبووبی بەڵام لە کەسێکەوە وەکو پێ دروست دەکات بۆ ڤایرۆسەکە و نەقلی دەکات بۆ کەسێکی دی بەبێ ئەوەی کەس هەستی پێ بکاتن لە ئەوەی کاکتۆر باسی کرد خێزان هەبووە فعلا لەناو نەخۆشخانەش دەڵم نازانم لە چلم هاتیە بەڵام کە قسەی لەگە دەکەین منداڵەکانی بە هیچ شێوەیەک ئەوە نەبووە پارێزرا بوون لە ژۆرێ بوون و بەردەوام لە دەرەوە بوونە و لەگەڵ جیران و لەگەڵ خزم کەس تێکەڵ بووینە ئەو نەوەشتە هەیە دەڵێ وەڵاهی من دایکم و باوکم بە تەمەنن لە ماڵەوە نایەنە دەرەوە بەس خۆیان دائیمە لە دەرەوەن و دائیمەش خۆیان لە یەک ژوور لەگەڵیان لەسەر یەک مێزنانە خۆن لەسەر یەک سفرە تێکەڵاویە هێنشتی یەکتری بەکارێنن ئەو ناکە خۆپارێزی یان پارێزگاریکردن لە کەسانێک کە بە تەمەن بنیان نەخۆشیان هەبێ بێگومان ئەتو منداڵ گوتم سەبەبش ڕێسەر بۆ گواستنەوە یان بەخۆی ئەگەر هەڵگری ڤایرۆسەکە بی یان ئەوتە بەهۆی ئەو کۆنتاکتە مباشەڕی کە لەگەڵ دایک و باوگیان کە سوکاری هەیەی لەوانەیە نەقلی باتن بۆ کەسێکی لەبەر ئەوە شەر نییە ئەتوو برەی من دایک و باب و خزم کەسم دەپارێزم سەردانی ناکەم بەڵام ڕێ بە منداڵەکان دێ سەردام بکاتن کەواتە خلاصەی ئەمەش خۆت بت سەردانی بکەیت خلاصەی ئەمەش تۆ گەر مناڵەکانیشت خۆشەوێ خوا نەخواستە باوات لێنەیە لەبەرەوەی کە ئەوان بیگوازنەوە بۆ کەسێکی ئازیزی تۆ و تووشی بکەن و بۆی ئەگەر بۆ سانیەکیش بێ ڕق لە مناڵەکە هەڵبگری دەچینە لای دکتۆر جەگەر جاسم کە برایەکی عەزیز و پزیشکێکی خوێن شیرین و پرۆفیسۆری یاریدە دەرەوە لە زانکۆی جۆنس هۆپکینسە و پسپۆڕی نەخۆشی هەناویەکانە و لە هەمان کاتا پسپۆڕی پەتازانیشە و ئێشتا لەسەر شاشەکە ناتبینم دکتۆر جەگەر بەڵام ئەم کاتت باش و دەمێ بزانم جارێ لەکوێ حالیان زۆر سپاس دکتۆر سلااو بۆ تا و سلااو بۆ میێوانێتە و جەژنە بۆنەتە پیرۆز بیتەن و زۆر هەروەسا زۆر پێ خۆشحالم و دکتۆر شێروانجی بسلامەتی ڤەگەریەش ئێشە کۆرۆنا ئەس ڕاستی لە ڕێگا بووم بچمە ئۆفیسەکەم لەوێ علەساس چافێکافتن بکەم باشی هەندێک مزاهرات چێ بوون خۆپێشاندان چێ بوون سەر شەرەعا و دەرگەهە گرتن و من تەلەفۆنە هەواڵێکی خۆی کرد مەطعەمەکە هەی بۆ من دەرگەهە مەطعەمێ ینی تایبەت فێکرد ئەس بشم گەلوان و کە بەشدار بە من زۆر سپاسی دەکەین بەڕاستی هاوڕێیەکی نووسۆز و ئێمە لێرەوە سپاسی ئەو هاوڕێت دەکەین بەس حەزم لێ بە کورتی پێم بڵێ سەبەبی ئەو خۆپیشاندانە چی هەروەی زانیاریەکیشمان هەبێ لەسەری بۆچی هاتوونەتە ئەو شوێنی کە بەڕێزت ئۆفیسەکەی لێت بەڵێ ئەگەرێ خۆپێشاندانان بەری تقریبا سێ ڕۆژە الویلایەتە ویسکۆنسن دیسا کەسێکی دی یە ڕەش ئەنکو یە دێم ڕەش هاتە کوشتنش لای پۆلیسن ئەمریکیڤە و هەفت تەڵقە لێدان و نهاتێ کوشتن و نەخۆشخانەی لێ ئفلنش بووە یعنی بێ کوادرەپلێژیە و بووە ئەگەر هەندێک و گەلک کەس ئەمریکا یەت پیس ڕەش و یەت پیسپی ڕەبوونە بخۆی پێشاندانان دژی کریانن پۆلیسان تایبەتی در حقی ماینورتیادا ئەنکو ئەف کەسن دێمڕەش و کەسن یەت مهاجر دەل ئەمریکا و ئەڤژی ئەف خۆپێشاندانە چێ بووی کۆلۆرادۆ هەش بووێ ئەگەری بووە ئەمە ینی ئەم خۆپێشاندانە لە کۆلۆرادۆ و بە دیاریکراوی لە چ شارێک بوو دکتۆر جەگەر ئەو کاودانە چێ بووی لە میلواکی بوو لە ویسکۆنسن بەس ئێستا ینی خۆپێشاندان چێ بوونە چەندین ویلایەتن ئەمریکی و ئەس ئێستا کۆلۆرادۆمە ئەف خۆپێشاندانە چێ بووی ژبەروێ کاریساتێ ئەوە چێ بووی لە میلواکی زۆر باشە دەست خۆش بێ بۆ زانیاریە دکتۆر جەگەر ئێمە پێشەوەی لەگەڵ جەنابەت ئاخاوتنەکەمان دەست پێ بکەین باسمان لە
منداڵ دەکرد یان تەمەنی کە پێش 13 ساڵی ئایا ڤایرەسەکە دەگرن نایگرن بە سووکی دەیگرن دەبنە هۆکاری گواستنەوە حەزمان لێ ڕێی تۆش لەسەر ئەو بابەتە بزانین و تازەترین زانیاری لەربارەی ئەوە کە ئێوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ پرسی منداڵ دەکەن. بەڵێ من دەستپێکە خەلکی نەدیتە کە بچونن هەورێت مچ بوون بەدڵی تۆ بێ خەمە نەبێ خەمە نەبێ بەدڵی تۆ بێ بۆ چوونەکان دوای پێت هەڵم بەس باجارە بزانانی تۆ چییە؟ بەێ بەێ دیف داتایان زانستی هەمی زارۆکی هەمی ئێجان ئەنکل هەمی ژیان احتیمالە بنە قوربانیت ڤایرۆسی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا وەربگرن ئەمریکا نزیکی 8 سەدێ حالەتن کۆرۆنا ئەوەن ئەوێت جیێوانش 8 ساڵیە کێمتر و هەروەسان ئەوروپا نزیکی 582 حالەتان هاتبوونە دێراسەکردن و دیتیەکو يعني تقريبا حفت الصدي شوان كسان افيدكو جي زاروكينيه دا وكمترش 8 صاليه او كسبونا افيد جيوان اكس صالي دا ونزيكي سيو 4 صاليه او بونا افيد 10 صاليه حتى 8 صاليه وك برسفك كرت بو بسيره جنابته بلي زاروك الهمي جيان هرجيه يك روجي حتى 8 صاليه معرض توشي فيروس كورونا زۆر باشە کەواتە ئێمە پرسیارەکە لێرە لەگەڵ جەنابەت بە هەمان شێوە دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵیش هەم دکتۆر هەڤاڵ کە حاڵەتەکانی خۆی بینی بوو لە ناو نەخۆشخانەکان کە لە سەرەتاوە ئێمە دکتۆر جەگەر تەنانەت منداڵەکانیشمان داخڵ دەکرد لە نەخۆشخانە چونکە ئەو کاتە ژمارەی توشبووان زۆر کەم بوو و تراکینگی هەموو ئەوانەشمان دەکرد کە لە دەوروبەریان و بەرکەوتەکانیان و بەرکەوتەکانیان کوارەنتین دەکرا باوەکو دکتۆر شێروانیش هەندێک لەلایەنە فسیۆلۆجیەکەی باسی کرد شێوازی بەرگری کە لەلایەکەوە وایدویستیەکانی زۆرە و لەلایەکی تریشەوە کۆمەڵێک دەرهاویشتە و ئەوەی سەرخانەکانی کە دروست نەبووە کە پێوتری ACE ریسێپتەرەکان ئەوانە هۆکارێکن بۆ ئەوی کە ئەو ستۆرمە دروست نەبێت بەڵام پرسیارە مهمەکە لێرەیە دکتۆر جەکر یەکەم جار لە توێ پرسم دوایە لە دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵیش دەپرسم ئێستا ئێمە بەرەو ساڵی نوێی خوێندن دەڕۆین چ لە قوتابخانە و دایەنگە و باخچەی ساوایان و چ لە ئامادەیەکان و زانکۆ و پەیمانگا و هەموو ئەو شوێنانی کە ئیتر لە ناو یەک چوارچێوەی ساڵی خوێندندان ئایا زانست لەم بارەوە چ دەڵێ لێرە ئێستا دەنگەکان بوونەتە دوو بەشەوە دکتۆر جەگەر بەشێگەڵێ نەخێر بکرێتەوە ئاسایی بێت چکە ئێمە ڕێستورانتمان کردوێتەوە ئێمە جیممان کردوێتەوە ئێمە بازاڕەکان کراوەیە با بە هەمان شێوانە بکرێتەوە بەش هەندێکی تریژەڵێ نەخێر هێشتا زووە بۆ ئەوەی کە ئێمە من خێزانێکم زۆر باش خۆم پاراستووە چ گوناحم هەیە مناڵەکەم چێتە قوتابخانە و ڤایرەسەکەم لەگەڵ خۆیان بۆ بهێنێتەوە لە نێوان ئەم دوو ڕەئیە و لەگەڵ زانستە تۆ چیمان پێڵی دکتۆر جەکر بەڵێ دکتۆر هەست ڕاستی چەند خاڵەکە ئەس دەمە خۆیاکردن بەری ئەس بەرسەوە جانابێتە بدەم خاڵەیەکی ئەوە و مەگوتی زاروکی هەمی ژیان ژیەکی ڕۆژە حتا 8 ساڵی احتیمالە معرضی ڤایرۆسی کۆرۆنا ببن لێ داتایان یەن زانستیت بێژن و بەڕا پترێش وان زارۆکانە ئەvێت تووشی ڤایرۆسی کۆرۆنایەت بن ئێشەوان یە مایڵدا یانکو یە سڤیکن یە ئاسانە نە ئێشەکە گران لێت گریتن ئەو خاڵەکەیەکی خاڵە دوێژی gelek data henet bêjin ku rêja veguhastina virûsî zarokan bu kesên dewroberê wan kêmtir e ek em birwar bikin kesekî yê master an ku yê dan emir û heta stadyek hatbûkirin wekî derasek hatbûkirin li Astralya ku Astralya qutabxanet xwe negirt bûn demê pêlayekîya virûsê korona da li mangê çar stadyek kir bû ku 12 zarokên pozitif bu korona virus berê xwe da bûye û derasa kirbûn 750 kontakte bûn van 12 zarokan û dît bû ku bes sê kesê va kontaktan تووشی ڤایرۆسی کۆرۆنا ببوون و دوشوان ئەداڵت بوون ئەvێت ژیەوان 6 ساڵیە پتر و یەکێشوان 6 ساڵیە کێمتر بوو داتە دیار دکەن و ڕێژە veguhastina ڤایرۆسی zarokan بۆ kontaktên zarokan ئەنکو بۆ ئەف kesên مولامس بۆ zarokan kêmtir e ek em birwar bikin kesên master lê dîsa jî ev metirsî hertmînî din lewra biryara belê بەڵێ قوربان فەرموو بەردەوام بە بله لورا بريارا فكرنا قطابخانان انكو جاركا دجي فكنا و
قوتابی بچنە قوتابخانێ ڕاستی بریارێکە بزەحمەتە و ژوکی جانەبێتە گوتی دوو تیمن یەن هەین یەن کەسن زانا تیمێکت بێژیتن ڤیابیتن ئەم جارێکادی قوتابخانە vekên چونکی دیتن ئەف ئایزۆلیشنە ئەف عەزلا چێ دەبیتن ماڵدا کارتیکردنەکە یا نێگەتیڤ هەبیتن یا نەرێنی هەبیتن سەر سایکۆلۆجیا زارۆکی و سەر دەروونە زارۆکی و هەندێک احتیمال هەندێک زارۆک معرضێ مشاكلات نفسي ببن وهنديك بهنا قطانت مالدا هنديك جيت بيجن نخير مفروضة ام انكو تيليكوميونيكيشن و تيلي سكولينج بكين اونلاين بكن وانا بدين بلي بريكا انترنت و بريكا كمبيوتر زور كيش يا درسته راستي دو فاكتور زور جيرينجن فيري فاكتور ايكي فيابيتن قطابخانه هنديك كريارة راببن بری جارکادی بتوانن آن بشین قطابیان ور بگیرن قطابخانه دا و خالد ویجی هر وصان من تسر رجا و گوهستنا یا کرونا ات مجتمعی دا بشویه که گشتی يعني هاكر مثلا جهه که اپیدیمیکوان گلک بیتن انکو قباره و بای گلک بیت نافدا و جماره حالتان گلک بن باشتره کو قطابخانه نهن فکرن وفكرنا قطابخانه بيت التاجيل كرن بو مواكب ديتر لاف جهن كو بريجا وبوي لكيم معقوله جارك دي قطابخانه فكان هكان بري خوب دينا 4 دولتان كوريا باشور جابان وفنلندا وفرنسا بلياردا يا جارك دي قطابخانه فكان فو وقطابي بشنا قطابخانه او دولات بنا او ولات بنا كو ريجا فيروس كورونا نافدا كمتر بوش ايك كاس بو هر 100,000 كسانت مجتمعي دا هل لسرتاو ابو بله هل لسرتاو او اندكم بو يعني هيج زياد بون يقنبو لجماري توجبوان لولاتانا نخير دم بريار دا يكو جاركادي قطابخانه ذبه بنفه يعني بين كراوكرن في جاركادي توي دمي دا ريجا فيروس كورونا نافدا كمتر بوش یک کس بو هر 100,000 کسان المروفان ان كلجيان وي ولاتي دا الديف زاناين باتازاني الجونز هوبكنز كات اوفاكيا انكو ريجاكيا بجنا هكر جمارة حالتان بتربيتن 25 حالتان بو 100,000 كسان انكو بتربيتش دصالو 50 حالتان بو هر مليون كسا الولاتي دا مفروضة قطابخانه نهنا فكرن جاكو كي كردستان هكا 5 مليون اللي هابن معناها هكا روجانا ما 1000 حالات هبن مفروضة قطابخانه نهنا فكرن تويدا ميدا زۆر باشە ئەوە لێکدانەوەیکی جوانە و زانستیە و اختراع ینی سەجێشنێک یان بڵین پێشنیارێکی ڕێکوپێکە بەڵام من ئێستا دکتۆر جەگەر بە ڕوخسەتی تۆ پرسیارێک لە دکتۆر شێروانەکەم دکتۆر شێروان پێشەوەی بینە ناو بەرنامەوە جەناب دوتت من لەگەڵکردنەوەی قوتابخانەیە بەڵام بە ئەو پرسیارە لەوە بکەین کاتێککە قوتابی دەچێتە ناو قوتابخانەکە ئایا ئەو پشکنینە بە شێوازی گەرمی پێ و لی بکرێ یان پشکنینی PCR لە بۆ کرابێ یان ئەگەر PCRشی لە بۆ کرابێت چەند ماوە بەڕای تۆ دووبارە بکرێتەوە چونکە بە تایبەتی کێشەکە ئێمە وتمان ئۆکەی منداڵ ینی نیشانەکانیان سووکە بێتەوە ئێوە بەڵام مامۆستا هەیە کارگەڕی هەیە کارگوزار هەیە کەسانی تر هەیە لەناو ئەو قوتابخانەی و مؤسسەی ئیش دەکەن کاکتۆر دوو جۆرە بیرکردنەوە لێرە هەیە بیرکردنەوە چی ڕیالیستیک هەیە واقعیانە ئەوش ئەوەیە ئێستا ژمارەی یەکجار زۆر لە باڵێن شوێنەکان کراوەنە هەر ئەو ڕۆژ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی لە ڕۆژ یەکشەمەدا دێ دەوامی فەرمی ئاسایی دەبتەوە واتە من بەرەو ئاسایی بوونەوەینەوە بەرەو ئەوەش ژیان لەگە کۆڕۆنا بینە سەری واز لە بینی دووکەوانەیە دەڵێ بە ڕێکارە تەندروستیەکان بەجێبجێکردنی ڕێکارەکانی پرسیارەکە لەوەیە ئەماتوانی مناڵ بە ڕێکاری تەندروستی بنێرین دکتۆر ئەوجا لێرە ئەمە بزانێت سرەبی کاکتۆر و ئایدیاڵیش هەیە ئایدیاڵی نمونەی جۆرە بیرکردنەوە چی نمونەی ئەگە بە شێوە چی نمونەی قسەی بکەین پێویستە بکرێت ئەمەش دەکوانێت پێشنیارێکم هەیە ئەویش ئەوەیە ئەو مامۆستایانەی کەوا لە ڕسک گروپینە لە گروپی ئەوەنە کە زیاتر لەوانەیە تووشی کۆڕۆنە بە توندی ببن ئەوانە دەبی پۆڵێن کرێن و لادرێن بۆیە وەزارەتی تربیە وەزارەت خوێندنی باڵا مەفروزە ئەو فترەی ئەو مامۆستایانەی تەمەنیان گەورەیە نەخۆشی دڵیان هەیە نەخۆشی شەکرەیان هەیە چێشیان زۆرە ڕەبوویان هەیە ئەوانە کە ئەمە باسمان کردیە پێویستە یان پێشنیارەکە ئەوەیە خانەنشینێکی
ئارەزومەندانە بکرێن خۆیان هەڵبژێرن یانیش لەلایەنی کەم لە شوێنێکی وا ئیش بکەن کە بەرکەوتیان کەمترین بیتن ئەو یەک دوو بەڵێ پشکنینە بۆ بکرێتن بە تایبەت گروپی مامۆستا و ئیدارە مەرز نییە ئەمن پشکنینی گەرمای بۆ بکەم چکەم زۆر ئیمانم پێنمایە بە خۆ دەزانانی زۆر جاهڵە دەرسی PCRەکەش دیسان با بڵێن جێی 100 نییە لەوانەیە لایمە 150 بیتم و ئەگەر هاتوو پزیشکی پسپۆر یاخود ئەو پێشنیارە چکە بنکەچی تەندروستی ینی بکرێتە تایبەت بە چەند قوتابخانەیە وات هەرچەند زۆر مامۆستایەکان پشکنین بۆ کرێ بەڵام ئی قوتابی هەندێک وابزانام زۆر واقعیانە نییە بچم بەمەلایەن فاسکەم ئەم لە بیر نەکەن ئەم باسی قوتابخانەی نمونەی ناکەم ئەی قوتابخانەی گوندەکان و شوێنە بە سنووریەکان ئەو شتارەکە کە ئێمە دەڵێ کە ئێمە دەڵێن ئێستا شتەشی بڵێم کە ئێمە دەڵێن قوتابخانەکان بڵێنەوە بێگومان ئێمە مەبەستمان لەو قوتابخانانەیە کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەی دەبا و ڕێژەی هەرە زۆری جگەرگۆشەکانمان لەو قوتابخانانن نەک لە قوتابخانە نمونونەکان کەس بەڕێز باس دکتۆر هەڤاڵ ئەگەر هاتوو ئێمە بمانوێ پشکنینێکی وەکو PCR بکەین بۆ با بڵین چونکە ئێمە لەم بەرنمەیە هیچ بەرپرسێکی پەروەردەیمان ئێشتا میانداری نەکردو هەوڵیش دەدەین ئەو وڵامانە لە خۆشیان وەرگین و لە وەزارەتی تەندروستیش وەرگین بەڵام ئێمە بە هەندێک مۆزوع دەیوروژێنین ئەگەر هاتوو قوتابی پشکنینی PCR بۆ کرات چەند ڕۆژجارێک گەوێ بۆی دووبارە بکرێتەوە بەڕاستی مەسەلەی کە ئەوە شتێکی زۆر قورسە ینی نەقورسە بە تەسەوڕی من شتە مستحیلە بکرێتن ئەو واقعینە بە هیچ نەوە ئەو ژمارە زۆری قوتابی PCR لە بۆ بکرێتن ئەو ئەرکە لەسەر حکومت بە هیچ نەوەک تەقبل پێدوانیە بۆ هەندێک تەمەنیش ئەو نوع پشکنینە بە ئازارە و ینی ئیزعاجیشان ئەکی دەبە منداڵ چکە هەتا وەرگرتنەکەشی شێواز تایبەت خۆی دێ وەکو ئیگەوران نییە بەس ئیدارە و مامۆستایەکان با بڵێ ئەگەر ئیدارە و مامۆستایەکان بەڵام بەڕاستی ئەو زەحمەتە و جگەلەوەش ئەتوو ئەوڕۆ لە ئێستا تۆ هێوا شێواش دێ بەرەی نەکرانەوە ئەو دکتۆر شێروانمانزانی دەڕا ئێستا دوای لە دکتۆر جەگەریشە پرسم بەس ئەتوو پێدەچی حەز لێ نەبێت زۆر حەز دەکەم بکرێتەوە بەڵام دەبێت میکانیزمی گونجاو بدۆزرێتەوە آخر حەز دەکەی جودایە لەوەی ئێستا پێت باشە بۆی ئێستا کاکە تو لە هەر شعبەی لە خستان لە قوتابخانە حکومیەکان باتمەشا بکەین لە هەر شعبەی نزیکەی ئەگەر بەلای کەم 30 قوتابیت هەیە آخر لەو شعبەی ئەو 30 قوتابی بۆ نوع تێکەڵ بیتن هەواگۆڕچیەکەی وەکو پێویست نییە ینی میکانیزمە تێگەیشتم ئەمن جوابی خۆم وەرگرت بینەرانیش جوابی خۆیان وەرگرت دکتۆر هەڤاڵ دکتۆر جەگەر پرسیارێکی تایبەت پێت باشە لە کوردستان قوتابخانەکان بکرێتەوە یانە و ئەگەر بۆ و ئەگەر نە بۆ بەڵێ پرایە منە تایبەت میکرد کوردستانê ژمارە حالەتی کۆرۆنا gelekên زۆرە یعنی لەو ڕە ez bînim ئێستا یعنی ne demekî münasib e بۆ vekirina qutabxanan belkî mesela heyva de an heyva 11 münasibtir bitin vexet mesela heta serser cîhanê jî nîzîkî 105 dewleta mecmu'a 134 dewletan evên qutabxane girtî gotiye em de careka qutabxane vekeyne ve bes demên cuda û cuda da yani wextê outbreak wextê peta الكوبيت كي بيتن نابتن قطبخانه بهنا فكرن چونكي دي اكيد بيتا اگر هندك و بتر فغو هاستنا فيروس تشيل بيتن ناف كومالجي هدا خالق ديو جرينك او حتى اف دولتين كو جارك دجي دي قطبخانه فكنا ف دي فك بندك مرجو شروطا او مرجو شروط مثلا فيابتن كو رحلات قطبيان جهد رينشتنا قطبيان على الاقل مترو نيفا كو شش فيتاش اكو دير ببل نابتن یک پول دا بترش 15 قطابیان تدا بیتن ویا بیتن ماوی بریکا کیم بیکن استا نظرم او 10 سال از کردستان چوی بس وقتی از کردستان و از قطابی کردستان ام 5 طلبات غرفه کی و بوین صفه کی و بوین و 3 قطابی سر رحله کی بون و مسافه ما بین رحله کی و رحله کی کنتر بوش 30 سنتیما اگر قطاب قرن کردستان هر حسابن از بینم زۆر مەترسیدارە که قوتابخانە vekena vel Kurdistan من با اینجا با وێنەکەت بدەمێ و پێگەنینێکی شتە بوو لەگەڵی پێدەچێت یادگاری خۆشە هەوبەی زمانی ئامادەی و قوتابخانە وەکو هەر یەکێک لە ئێمە بەس سەراحەتەن ئەوەی کە ئێستا هەیە وەکو چۆن بارودۆخی مەسەلەن بە شێوەیەکی گشتی هەرێمی خۆمان سەرڕای ئەوەی کە هەمیشە خۆمان حکوومەتی خۆمان بە درێژای ئەم چەند ساڵە چەندی جار هەوڵیشی دابێ و ئێستاش بیاوێ ژێرخانی پەروەردەیی ژێرخانی تەندروستی گەشونماکە هەموو جارێ
بە کوردوارەی خۆمان دەڵێ فیلمێکمان بۆ دەرەچێ و ئەو ڕێگایی کە بمانێ بەرەو باشی ببین بەداخەوە لێمان تێک دەدرێ بەڵام بە سەراحەت سەرڕای ئەوەی کە ئەگەرچی قوتابخانەکانیش دروست کراون ئەگەرچی شێوازی ئەوە ڕای منە شێوازی گۆڕانکاری کراوە لە شێوازە پەروەردەیەکەیە بەڵام لەبەر قەیرانی ئابووری دامنە مەزراندنی مامۆستای پێویست و هەروەها خۆش دەزانین دکتۆر جەگەر ئێمە وڵاتێکین لە ڕووی نەشونمای زیندەگیەوە لە ڕووی ئەوەی کە کەسەکانمان زیادکە ژمارەمان زیادی کردو کەواتە هەمان ئەو ژێرخانە پەروەردەیە گۆڕانکاری چوای بەسەر ناتۆ بۆیە بەداخەوە هەندێک قوتابخانە هەیە هێشتا سێدەوامین هەندێک قوتابخانە هەیە تەنانەت مێز و ڕەحلەکانیش وەکو پێویست نین بۆیە کەواتە ئێمە لە ڕووی تەندروستیەوە لەگەڵ قسەکەی توانین دکتۆر شێروان ئێستا بە تەنیا مایەوە تاکە کەس دەرێ بە قوتابخانە بکرێتەوە دکتۆر شێروان کۆرونا هات بووێ نوکێ کۆرونا یعنی قورتان بووە بالضبط دکتۆر جەگەر دکتۆر شێروان دکتۆر هەڤاڵ فەرمانگەی میدیا و زانیاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاپرسێکی کردووە و نووسیوێتی دەڵێ پێتان باشە ساڵی نوێی خوێندن بەکام لەم شێوازانە بێ با پێکەوە سێری وەڵامەکان بکەین ئەمە هی پێش چەند کاتژمێرێکە پێش دەست پێکردنی بەرنامەکە 157 نازانم دکتۆر جەگەر تۆ لەوانەیە دەیبینیان نەگەر هاوکارانم یارمەتی دەن 157 دەڵێ بە ماوەی مانجێک دوا بخرێت و پاشان بڕیاری لێ بدرێت 135 دەڵێ دەوام لە کاتی خۆی و بە شێوەیەکی ئاسایی بێ و بە ڕێکارە تەندروستیەکان 103 دەڵێ بە شێوازی ئۆنلاین دەست پێ بکرێت 103 دەڵێ بە شێوازی بەشێک ئۆنلاین و بەشێک ئاسایی دەست پێ بکەن کەواتە 157 وەکو دکتۆر جەگەر فکریان کردوێتەوە دەڵێ بە ماوەی مانجێک دوا بخرێ و پاشان یعنی لە ئۆکتۆبەر و نۆڤەمبەر 135 لەگەڵ تۆیە دکتۆر شێروان هەڤاڵ ئێمە هیچمان بۆ نەمە دەرەچێ ئەمە پێش چەند کاتژمێرێک بەم ڕێژەیە بووە نازانم گۆڕانکاریەکی زۆری بەسەردا دەرێت 157ەکە بۆ بە 158 لەوانەیە لە من توی خوارد بێ ئەو 1% تاکیدم ئەو کەسانی کە هەمان ڕێی دکتۆر شێروان یعنی کە بریتە لە 135 و دکتۆر جەگەریش کەوتی من پێم باشە تاخیر بکرێ ڕێژێکی زۆری هاوڵاتیانی خۆشەویست لەگەڵ ئەو ڕێیە کە جارێ تاخیر بکرێ پاشان بڕیاری لەسەر بدرێ زۆر باشە ئەوە لە کۆمنتێ لە بەرەوەی براوای نەوەعانمە تۆش دومی کاکتۆر ئەم دیسان دووبارە دەکەمەوە ئەم ئینسانێکم دەمێ واقعی بم باشە یعنی ئێستا ئەو منداڵە کە ئیمە دەستە قوتابخانە دەرێن ئەگەر قوتابخانە هۆکاری گواستنەوەی نەخۆشەکەی بی ئەگە لە ماڵەوە بمنێتەوە هۆکار نابی بەڵام ئەو منداڵ لە ماڵەوە چ دەکاتن یان ئەوتە لایانی دەرونی و سیستمی لایفستایلی بە تەواوی تێکچووە کە کۆتایی دێ بە تێکچوونی باری تەندروستی و باری دەرونیشی ئەو منداڵە ئەگەرنا تێکەڵای منداڵەکانی دەبی لە کۆڵانی و لە جیران لەوانە باوکەکەش بەردەوام تێکەڵاوی هەیە مادام باوکەکە تێکەڵاوی هەیە دایکەکە تێکەڵاوی هەیە منداڵەکە تێکەڵاوی هەیە دەمێتەوە قوتابخانە بە پێچەوانەوە خۆ باشترین جێ بتوانی مەرجەکانی تەندروستی لێ جێبەجێ بکەی قوتابخانەیە خۆی کێشەکە لێرە چیە دکتۆر شێروان کێشەکە ڕاستە منداڵ لە تەمەنێکدایە پێویستی بۆ ئیختیڵات و تێکەڵبوونە هەیە ینی بۆی لە ڕووی ئاستی دەرونی و باوەڕ بەخۆبوونی شۆ پێ بگە منداڵی ئێمەش بەداخەوە لە مانجی سێوە هەموو گەرگۆشەکانمان لە ماڵەوە کراون تەنانەت لەگەڵ کراونەوەی زۆر ئەوکانی 6 مانگانی 6 مانگە لە ماڵەوەە بە ڕێژەیەکی زۆری منداڵانی وڵاتەکەمان ینی لە دەرەوە بوون هەندێکیان هەر کەسە بەشی خۆی چوونە دەری بەڵام ئەگەر مقارنەیەکی بە جاران لەوانەیە 100 جارانیش نەبی ئەگەر بە شێوەیەکی گشتی وەری بگرین تۆ هیچ هەبوو ئێمە بەدوان 6% هەبوو نای من 6% لەوانە غڵەت تێگەیشتبی من بەڕێکاری ئێستا ناکرێت ینی لەگەڵ دکتۆر جەگەرانە دەمەوێت بکرێتەوە بەڵام بە وەزع واقعەکە ئێستا دەبینین شتەکە زۆر زەحمەتەوە بکرێتەوە هەم تێکەڵای زۆرەوە عادەتە زۆرە سێکەزە سەرح لەچی زەحمەتە بەڕاستی بەڵام ئەوەی بەجێشتەوە باش ئەگەر ڤاکسین هەبی مەسەن چاوەڕێ بکەین عەجەلە نەکەین چونکە تو 4 مانگی هەمووی دەبندەستە دەتوانین تۆزێک پاشی بخەی دواتر بڕیاری لێ بدەیت بەڕێ ئەو 57 بەڵێ ینی ڕێکار و ڕێنماییەکان بۆ قوتابخانەکان وەکو لەسەر شاشەکە دەبینین ئەمە ڕێکار و ڕێنماییەکانە کە لەلایەن یونیسف کە ڕێکخراوێک کە تایبەت بە
بە خوێندن و بە لایەنە پەروەردەی و منداڵانەکە دەدا و هەروەها CDC ئەمریشی کە ئەوە دکتۆر جەگەریشمان خۆشبەختانە لەگەڵە دەڵێ ڕێکار و ڕێنمایەکان بەم شێوەیە بێت داوا دەکات کە بە هەموو شێوەیەک کردنەوەکە هەنگاو بە هەنگاو بێت واتە نەرمونیانی لە تا ڕادەیەک هێواشی لە هەنگاوەکانی کردنەوە بێت اینجا ئەوە بزانین چۆنی شەڕح کردووە هەنگاو بە هەنگاو مانای لەوەیە ئایا یعنی دەوامەکە وەکو جاران مەزبوط نەبێ بڵێ لە ساعت هەشتەوە تو تا سعات یەک بۆ نمونە دەتوانرێ بابەتەکان کەم بکرێت و دەتوانێت کاتەکان کەم کرێتەوە بەڵام هێواش هەنگاو بە هەنگاو لە ڕووی زانستی و تەندروستی لێک بدرێتەوە ئایا ئەو کردنەوانە باش بوون تەقیم بکرێ داتاکان کۆ بکرێتەوە باش دەڵێن دەوام بە نوێرە بێ واتە ئەگەر هاتوو پۆلێک 50 قوتابی بێ ڕۆژێک 25 یان دەوام بکەن ڕۆژێک 25 یان بە هەر شێوازێکی تر کە گونجاو بێ لەگەڵ سیستمە پەروەردەیەکە دەتوانی بڵێ وەلەو ئەوە خۆمان ئێمە لە هەرێمی کوردستان ئەو تەجروبەیەمان هەبووە ئەوان یەک لەو شتانی کە ئاماژەی پێ دەکەن بەڵام بە شێوازەکەی پەروەردەیەکە دەڵێ بکرێتە سێ دەوام دەتوانێت ینی ماوەکە کەم بکرێتەوە کار چەندە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو تەجروبەیەمان لە پاش ڕاپەڕینەوە هەیە لە پاش داڕمانی ژێرخانی پەروەردەیی لە پاش هاتنی داعش نازام ئەو هەموو بەڵایی کە بەسەر وڵاتی ئێمە هاتووە دانیشتن لە ژوورەکان ڕێک بخرێ ینی مەسەلەن بە شێوەیەکی وا بێ وەکو ئێستا لە وێنێش دەیبینین یعنی بۆی دیاری کرابێ مەسەلەن منداڵە ئەکسێکی سۆری بۆ کرابێ یان سەحێکی بۆ کرابێ یان ئەم شوێنە بۆ تێدانیشی ئەمەیان بۆ نێدانیشی منداڵیش یەکێکن لەو کەسانەی کە ئەگەر هاتوو بە شێوازێکی جوان قسەی لەگەڵ بکرێ و ڕێنمایەکانی بۆ دام درێت زۆر پابندترە لە کەسی پێگەیشتوو و لەگەڵ ئەو ئەساسەش فێرە بێت خاڵێکی تریان ئەگەر هەبێ دەرێت دەرەوەی ژوورەکان ینی دەرەوەی ژوورەکان ینی بە شێوەیەکی وا لێ بکرێ کاتێک وەختی خۆی کێشەکە لە چی بوو وەختی خۆی کێشەکە لەوە بوو منداڵ حەزی لێ بوو دەرسەکەی تەوا بێ زوو بڕوا لە پشوەکەیە کۆ ببنەوە و تێکەڵ یەکتری بن و گەمە بکەن کە ئێستا ئەوە پێم وا بێ شتێکی باش نیە تۆ لە ناو پۆلەکانە وەکو دکتۆر جەگەر تۆژ ئاماژەت پێکرد کە ئەڵێ لە ناو دەرسەکانە سپەیسیان هەبێ ماوەی پشوەکان کەم بکرێتەوە کە ئەمەش لەوانەیە شتێکی قرس بێ بۆ هەمانە خاڵی تریش لەسەری کە هەروە هەرچۆن یونیسف و CDC پێماڵە ڕێخستنی کاتەکانی خواردن بێگومانەوە شتێکی زۆر میمە چکە لە هەندێک لە قوتابخانەکان یعنی ناکرێ هەمویان بێ کۆبچن نامخۆن کە ئەمەش ئەبێ ڕێک بخرێتەوە و بەپی کاتی تایبەت و چەند نانەکانیان بخۆن بۆ هاتو شوێ قوتابی بە پاس نەبێت دایک و باوکەکان بە پێیان بە پاسکی نزیک لە ماڵی خۆیان لەگەڵیان بیبن یان بە سیاری ئۆتۆمبیلی ینی ئەمانە هەمووی کۆمەڵی خاڵێکن کە ئێمە ویسمان لە بەرنامەی ئەمڕۆ بیخینە هەم بەردەم ئێوەی خۆشەویست و هەمیش کەسانی کە بڵین کار بەدەست لەم بوارەیە بۆی بتوان بڕیایی لەسەر بدەن دکتۆر جەگەر لەسەر ئەو خاڵانە چی هیچ کۆمنتێک تێگەر بە کورتی پێمان بڵێ ڕاستی ئەفخاڵە زۆر گرنگن مەگوتی بریارە ڤەکردنە قوتابخانان دوو فاکتەری هەیە فاکتەرە یەکێکە چەند وەبایە بەربەڵاوە ئەنکو پەتایە بەربەڵاوە ناف کۆمەلگەیەدا و خاڵە دوێ کە قوتابخانە چەند ئامادەنە و چەند دەچێن ئەجەسمنتە بکەن ئەنکو تعدیلاتە بکەن دا بشتێن جارەکە دی استقبالە قوتابیە بکەن خاڵە جانەبێتە گوتی هەمی خاڵە زۆر گرنگی و زانستینە خاڵەکە دیدی ئیضافەکە من سەر دی فرێنمایên CDC ئەمریکی باشترە وانە بێنەدان ji derveyî jûra klasê anku jûra ya dersê an jî eger daxilî safê de bîtin an polê de bîtin sistemekî ventilationê yê tehwiyê anku yê AC'yeka taybet hebîtin da neherîtin gelek virus mîntet daxilî safê ve daxilî polê ve ez bînim ev rênmaya jî dibîtin zehmet bin bêne tatbîqkirin Kurdistan. دەست خۆش دکتۆر شێروان تۆ لەسەر ئەو خاڵانەی چتە بوو کاکتۆر ئێستاگەر مامۆستا و قوتابەکان جێلەوانە ڕاگن بە تایبەتی مامۆستا و ئیدارەی قوتابخانەکان خۆگەوانە جێبەجێ بکرێتن ئەم لە 100% لەگەڵم بەڵام
کە شعبەك 56 يعني طلبێت دۆخاڵەکانت زۆر بە قورسی نەدیت بەڵام یانی کاکتۆر جێبەجێکردنەکەی زەحمەتە بەسم بۆ نمونە ئەگە دەوام بکرێتە 2 یان 3 خۆ مامۆستایەکان دەبی دەوامیان زیادکەن چکە دەرسێ بۆ 15 قوتابیان بۆ 25 قوتابی دەرن دەبی سبێ بە 25 قوتابەکەی بڵێنەوە دیسان مامۆستایەکان ئەرچیان زیاد دەبی ئەوە یەک لە لایەکان دەبی پاداشیان برێنەوەشم لەوا بزەم لە جەنابی وەزیریش جێلێ بگەن لە لەگلا یەک لە ئەوکانی برێن لە تەربیە خاڵەکان هەتا چەند واقعیانەیە و جێبەجێ دەکرێت ئەوە کێشەکەیە خاڵەکانیش هەمووی نەرمونیانی و هەنگاو بە هەنگاوی پێوە دیار بوو ینی بەس بزەبت قسەی تۆ ژوایە ینی کارێکی ئاسان منداڵە بری ئەنگۆ لێ دوور لێکدی دانیشن ئەی کە وانەکە خلاص بوو دێن یەکدی لە باشێ دەکەن و وەچی و بەخۆمان ببیرمان دێتون لەوانەیە زۆران بازیە بکەن و شەڕ بکەن و دیسان تێکەڵاو بوونەوە یعنی گونجانەکەش بەپی وڵاتێک بە وڵات ئیتالیا دەڵێ هەر کەسەوە بێ لەسەر کورسی بێ ئێمە زەحمەتەوەمان پێ بکرێ زەحمەت بەڵام ئێستا بەلانی کەمە بۆ ئەم دوو مانگە وەختی خۆشی لە ئیبتیدایی و لە ناوەندی پێمان خۆش بوو جاروبار ئەیان بردینە دەرەوە لەبەردەم هەتاوەکە ڤایتامین دیش باش نییە بچن لێوەری گرن دکتۆر هەواڵ هەر بەجددی ئەو خاڵانە بەڕاستی بەنسبەتەمە واقعیمان سەوڕ دەکەم خەیاڵی بێشتە مستحیلە بکرێتن مەسەلەی چونە درۆکە لە زۆر شوێن لە زۆر وڵات کە بڕیاری دا قوتابخانە بکاتەوە بۆ شێوە کە لە دەرەوانەکان بخوێنێت بەڵام لەلای ئێمە سەوڕ دەکەم ئەوش گونجاونێت چکە ئەو شوێنە نییە بۆ فراوانی بتوانین قوتابەکان لێ بێت دوای لەوانەیە هەتا یەک دوو ماهیش کرد جەوەکە باشی بەڵام ئەدویا کە باران دەست پێ کرد وەرزی زستان ئەو کات چی دەکەی ینی ساوڕ دەکەم ئەوە زەحمەت خۆی بەڕێی من چوونە دەرەوە لە هەموو وڵاتێک ینی کێشەی بۆ دروست دەبێت لە وەختێک لە وەختەکاندا ئەگەر لە وڵاتی ئێمە زستانەکەشمان زۆر سەخت و سارد نەبێ بەڵام باران هەر هەیە و هەر ناکرێت لە دەرەوە کەواتە ئەوەش خۆی لە خۆیدا کەواتە ئێمە جارێ دەنگمان دەخینە پاڵ دەنگی هاوڵاتیانی خۆشەویست و دکتۆر جەگەر و دکتۆر هەواڵیش کە با جارێ باشتر وایە کە جارێ ڕابوەستێ بزانێن ئەتا مانجی داهاتوو چێبێت چەند خاڵێکی تریشمان هەیە بە خێرایی ئەگەر هەمان لەسەر گرافیکەکان بە ئاماژەی پێ بکەین پشکنینی بەیانیان وەکوتمان ئەمەلی نییە تۆ مەسەرەن PCR بکەی هەموو ڕۆژێ بەڵام دەکرێت لە بڕووی گەرمی پێوە ئەویش تۆ باوەڕە زۆر پێینەمەوە ماسک دەمامک ئەوە شتێکی فەرزە بە تایبەتی بۆ کارجێڕی و مامۆستایان من دووبارە دەڵێم قوتابی ناتوانێت پابند بێ پێوێ زەحمەتە زۆر زەحمەتە پاکردنەوەی قوتابخانەی بە شێوەیەکی بەردەوام دکتۆر هەواڵ ئەوەش هەر پێویستە ینی زۆر زەحمەت وایە دەست شوشتن یەک لەو شوێنانێ لە شوێنە گشتیەکان شوێنی دەستشوشتن بەداخەوە لەگەڵ ئاودەستەکان دەبلیسیەکان لە وڵاتی ئێمە منە و گلەیە ڕاستەوخۆ لە خۆمان و لە هەموو هاوڵاتیانی خۆشمان دەکەین بەڕاستی ئێمە ناتوانین ئەو شوێنانە بە پاک و خاوێنی ڕابگرین و وشیارکردنەوە ئێمە لەوەتی کۆرۆنا دەست پێکرۆ لە پێش کۆرۆناشەوە هەر حەزمان لێ خەڵک زانیاری هەبێ خۆی بێتە پزیشکی خۆی بێتە ڕاهێنەری خۆی بۆ تەندروستی قوتابخانەکانیش وەکو تۆ ئاماژەت پێکرد تەندروستی قوتابخانەکان هەروە وەکو ناکرێ مەسەلەن وەکو ناوێک بەکاربێنرێ تەندروستی قوتابخانەکان پێویستی بەوەیە پزیشکی تایبەتمەند ئەوانەی لە بواری تەندروستی کۆمەڵ لە بای تەندروستی قوتابخانەکان کە بەداخەوە ئێمە ئەو ژمارەیەمان نییە و لە هەمان کاتیشە ئێستا هەموو هێزە تەندروستیەکانمان سەرگەرمی بەرەو ڕووبوونەوەی کۆڕۆنان دکتۆر جەگەر دواوتت دواوت دکتۆر هەست ڕاستی دیسان ئەست بێژم ئەس گەل دکتۆر هەواڵم کو پاشەڕۆژێدا گەل دکتۆر شێروان کو پاشەڕۆژێدا دوێتن قوتابخانە بەهێنەڤەکردن دا دەروونە قوتابیان تێک نەچیتن دا سوشال دیڤلۆپمنت ئەنکو گەشەبوونا یا جڤاکیە قوتابی باشتر بهێتن و شێوەیەکی تەندروست بێتە نمایشکردن هەمان کاتدا ئەف دەمە ئەف کاتە ئەس بێژم نەکاتێکی میثالیە ji bo vekirina qutabxanan Kurdistanê çimkî her du mercên vekirina qutabxanan Kurdistanê nîne yayekê hêşta webayê koronayê zûr e berberava Kurdistanê û ihtimal weke pîka we bîtan ku pîtka we bîtin û xala duêjiya giring ew e ez nabînim ku qutabxaneyê mel Kurdistanê amade bin ji bo kirina çend gorankariyeka şêwê dana ya wanan da û erwasan tertîba polên qutabxanê de ji bo hindê ku rêja veguhastina vîrusa korona kêmtir lê bêt nav qutabiyan de. دەست خۆش دکتۆر جەگەر دکتۆر شێروان ئەم دەستخۆشی دکتۆر جەگەر دەکەم بەڕاستی ینی
خاڵێکی زۆر بەشیمان نەبێتەوە خۆشتا لە خاڵەکەەوە ئەو کاتێ ئێستامە باز دەکەین لە بیرنەکەن هێشتا نازانین ئەو پیکەی ئەو لووتکەیە دێتە خوارێ بەردەوام دەبی بەرەوسەر و دەچی ئەوە ترسناکەکەیە بەڵام دەبی ینی دەکرێت دوو هەفتەی کە بزانین چی ڕوو دەداتن چکە نامێتن دڵی خەڵکی خۆشکەم بەبێ بنەمایەکی ینی ئاماری زانستی تەواو بەڵام هەست پێ دەکەین کەیساتەکە ئەها کەم بووە و هیوادارین ئەو کەمبوونە بەردەوام بی بەڵکو ئەو پیکە ئەو لووتکەیە بێتدارین ئەوەی کە تۆش وتە مەتعام و بازار ڕشتەکانیش ئەوە نەبێتە هۆکاری زیاد بوونەوە لەوانە 100% لەگەڵتم دکتۆر هەواڵەکە شتێک خۆی ڕاستە منداڵ بە توشبن بەو ڤایرۆسی ڕێژەی مردن زۆر کەم ئەگە 0.1 بەڵام هۆکارن ناڕاست و خۆکانی ڤایرۆسی کۆڕۆنا لەسەر منداڵ لەبیر نەکەین بە تایبەت لەوانی خواردەمەند 5 ساڵ کە بە پێی هەموو دێکۆڵنەوەکان خاستن ئەوانی لە ئەمریکا کراین و لە زانکۆی جۆن هۆپکینس کە ئاماژە بۆ دەکەن زیاتر لە 1.2 میلیۆن لەو ماوەی بەس کە ئەو وەزعیان بەسەهاتیە بەهۆی ئەوەی کە منداڵەکان نیانتوانیوان دایک باوکان نیانتوانی وەکو پێویست فحوساتیان لە بۆ بکەن سەبەبی ئەوەی بن کە گیان لەدەست بن لەبەرەوە هۆکاری ناڕاستە و خۆ گیان لەدەستدانی منداڵان بە هەمان شێوە سەبەبی کۆڕانە بەڕاستی زۆرە و دەبی ئاگداری و خاڵش بین لەبەرەوە ژیان ئاساییکردنەوە بەڕمای تەندروستی دەبی بکەین. ئەم وەختانە ساڵانی پێشوو قوتابیان جگەرگۆشەکان تەنانەت قوتابیانی زانکۆش شتێک شعرێک هۆنراوەیەک داهاتەوە سەر زمانیان هۆنراوەی کاکەی فەلاح دەرگای مەکتەب کرایەوە شووی هاوین بڕایەوە بەڵام بەهۆی ڤایرەسی کۆڕۆناوە جگەرگۆشەکانمان جارێ هەمومان چاوەڕێی بڕیاری وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستین ئەوەی لێرە ئێمە ویستمان لەگەڵ دکتۆر جەگەر و دکتۆر شێروان دکتۆر هەواڵ تەنها چەند زانیاریەک بخەینە ڕوو بەم بۆ ئێوەی خۆشەویست هەم بۆی لایانی پەیوەندیداریش بەش کومتوانی بێتیان سوودێکیان لەم زانیاریانە وەرگرت بێ دکتۆر جەگەر یەک دنیا مەمنون دووبارە سوپاس بۆ ئەو برادەرت کە ئەو شوێنەی پێبەخشین و وای لێ کردی کە تۆ بەشداربی لەگەڵمان سەرکەوتوبی بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر جەگەر ڕێکانی لە ئەمریکا و لەگەڵمانە بووی لە کۆلۆرادۆ زۆر سوپاس. زۆر سوپاس دکتۆر سڵاو بوویتە. دکتۆر شێروان دکتۆر هەواڵ ماندوو نەبن دەستان خۆش بێ هەموو لایەکتان هەتا بەرنامەی داهاتووی کۆڤید-19 تەندروست بن دوور بن لە کۆڕۆنا وڵاتیشمان هەر ئاوەدامێ خواتان لەگەڵ